بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. سەرۆکی حکومەت نامەیەک لەبارەی هەڵبژاردنەکانەوە ئاراستەی پەرلەمانی کوردستان دەکات. نێچیروان بارزانی سەرۆکی حکومەت نامەیەکی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد و داوای کرد لە 3 مانگی داهاتوودا پەرلەمانی کوردستان ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هاوژین عومەر بەرپرسی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی هەروە لە هەولێرەوە چالاک مەوەندی زەندامی جیواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان تا توێی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نامەیەک ئاراستەی پەرلەمانی کوردستان دەکات و داواکات لە ماوەی 3 مانگی داهاتوو هەڵبژاردن ئەنجام بدرێت. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ نامەیەکی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد سەبارەت بە دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن. سەرۆکی حکوومەت لە نامەکەیدا بۆ پەرلەمان باز لەوەکات دوای سەردانیان بۆ لای لایەنە سیاسیەکان و تاوتوێکردنی دۆخی سیاسی کوردستان و زەرورەتی پاراستنی یەکریزی ناوخۆیی و زەمینەسازی بۆ هەڵبژاردنەکان بەو ئەنجامە گەیشتن کە گەڕانەوە بۆ ڕایگەل و ئەنجامدانی هەڵبژاردن باشترین بژاردەیە بۆ زامنکردنی یەکریزی و چارەسەری کێشەکانی هەرێم. نێچیروان بارزانی لە نامەکەیدا بۆ پەرلەمان ئاماژە بەوەکات داوا لە پەرلەمانی کوردستانەکەین ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردن کە لە ماوەی 3 مانگ تێپەڕ نەکات تاوەکو بتوانین لەو ماوەیەدا ڕۆژی هەڵبژاردن دیاری بکەین. بە پێی ئەو دەسەڵاتی پێمان دراوە لە بڕگەی 1 لە مادەی 1 یاسایدا بەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکایەتی هەرێم بەسەر دامەزراوە دەستوریەکانی هەرێم. سەرۆکی حکوومەتی هەرێم لە نامەکەیدا داواش لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەکات ئامادەکاریەکانی ئەنجامدانی ئەم هەڵبژاردنە بگرنە بەر. حکوومەتی هەرێمیش ئامادەی دەستەبەرکردنی هەموو پێداویستیەکانە. نامەکەی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان لە کاتێکدایە تاوەکو ئێستا تۆماری دەنگدەران پاک نەکراوە و بەوتەی وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش نزیکەی 400,000 ناوی زیادە لە تۆماری دەنگدەران بوونی هەیە. پێشتری شەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە چەندین بەیاننامەی فەرمیدا داوایان کردبوو تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە و هەڵبژاردنێکی ئازاد و دادپەروەر ئەنجام بدرێت و نەتەوە یەکگرتووەکان سەرپەرشتی بکات. سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کە هاوژین بەخێر بێنە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەیت. خوێندنەوەی بەڕێستان بۆ نامەکەی سەرۆکی حکوومەتیە کە ئەمڕۆ نامەیەکی ئاراستەی پەرلەمانی کوردستان کردو و داوا دەکات کە لە 3 مانگ تێپەڕ نەبێت پەرلەمان ڕێکاری یاسایی بگرێتە بەر بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان. بەنای خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە مەسەلەی دیاریکردنی وادەیەکی نزیک بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان من لێرەشەوە جارێکتر باسم کرد بۆ پێش ڕێفراندۆمیش ئێمە بووین داوامان کرد کە هەڵبژاردن تەنانەت لە پێش وادەی یاسایی خۆی ئەنجام بدرێ بە تایبەتی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چونکە ئەو قەیران و ناهەمواریانەی لە ڕووی سیاسی ئابووری و پەیوەندی نێوان حیزبەکان و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا پێیا تێپەڕەبین دەکرێت هەڵبژاردن بکرێ بە کلیلی چارەسەری ئەو دۆخەوە هێنانە پێشەوەی واقعێکی تازە و دروستکردنی نەخشەیەکی سیاسی تازە و کۆمەڵی دام و دەستگای شەرعی و یاسایی و ماوە بەسەر نەچوو کارە بۆچی بۆ ئەوەی بە متمانەیەکی تازەوە بێن و بە دەسەڵاتی گەل بێن کارەکانی هەرێم ئیدارە بکەن. ئێستاش کە ئەم نامەی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک نێچیروان بڵاو دەبێتەوە طبعاً ئەگەر بە میدیاکانە بچینەوە بە هەڵوێستەکانی ئێمە بچینەوە دەردەکەوێت کە ئەوە یەکێک لەو لایەنانە ئێمە بووین کە زۆر داوامان کرد هەڵبژاردن دیسانەوە دەبێت بکرێ بەم زوانە و لەسەر و هەموو شێوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە یەکێک لە مەرجەکانی پێدانەوەی متمانە بە حکوومەتی هەرێم بە سەرکردایەتی نێچیروان بارزانی قوبات تاڵەبانی لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بریتی بووە لەوەی لە ساڵی 2018 دەبێت هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێ. بۆیە بەڕاستی ئەمە کە دێ ئەتوانین بڵێن بەرئەنجامی بەشێکی زۆری بەرئەنجامی فشاری هێزە سیاسیەکانە ئەوانەی بە حەقیقەت داوای هەڵبژاردنەکەن و ئەوانەشی بۆکم چۆنەڵێ ڕەنگە پیان خۆش نەبێ هەڵبژاردن بکرێ بەڵام ناتواننەوە هەڵبژاردن بکات. وڵا طبعاً پێش
ئەتوانین بڵێن 16 ئۆکتۆبر خەبەری تقریبان هەمومان خەبەرەکان دەزانین کە ئەتوانین بڵێن ئیتیفاق هەبوو بۆ دواخستنی هەڵبژاردن چکە هەندێک هێز و لایەن بەرژەوەندیان لەوەیان نەبوو هەڵبژاردن لەوادەی یاسایی خۆیان بکرێ و تەنانەت پرۆژە یاساش بە پێی زانیاریەکانی ئێمە حازر کرابوو بۆ ئەوەی هەڵبژاردنەکان دوا بخرێ جگە لە دواخستن دوو بەڕگەی زۆر گرنگی لە خۆ گرتبوو یەکێک لەوانە هەڵبژاردن بکرێ بە لیستی داخراو واتە بچینەوە قۆناغی پێش 2005 و ساڵی 2005 و ژمارەی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی زیاد بکرێ بۆ نزیکی 150 کورسی و خەڵکانێک زیاد بکرێن بە ناوی نوێنەری ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە لە نەتیجە ئەمە پاسایەک بوو ئەوەی یەکێتی و پارتی هەتا قیامەت بە دەسەڵاتداری یەکەم و دووەم و خاوەن قورسایی لە هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان بمێنەوە 16 ئۆکتۆبر بەڵێ ئەوە هەبوو سیناریۆیان هەبوو کە بەڵێ من بەپێی هەندێک زانیاری کە ڕەنگە لە خۆیانەوە دەما و دەم بیستمانە کە تەنانەت پرۆژە یاساکەش حازر بوو بەڵام 16 ئۆکتۆبر واقعەکەی تێکدا طبعاًەوە شتێک نەما لەژێر دەسەڵاتی ئیدارەی هەرێما کە ناوی ناوچە کوردستانەکانی دەروی ئیدارەی هەرێم بێوەکۆی پێشتر بە ئەمری واقع خۆی بەڕێوەی دەبردن لانی کەم کەرکووک و کۆمەڵی منتیقە لە دەشتی نێنەوە و دووس خوورمات و ئەوان خانەقینوانە ئەوە بەڕاستی شتێکی وە نەما لەوهینە کۆمەڵی واقعی تری ژاتە پێشەوە جینا زۆر ئامادەباشیان بۆ کردبوو ئیتیفاقێکی چەند لایەنە بوو ئەوە کرابوو قسەکەمان لەسەرەوە نیە ئەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئەمانەوێ لێرەدا بیڵێن بەڕاستی فشاری ئێمەیە بەڵام دوجار ئەم نامەیە لەگەڵ ئەوەی شتێکی باشە کە هەنگاوێک چوونەتە پێشەوە و ملیان داوە بۆ ئەوەی کە هەڵبژاردن بکرێ بە نیەتی چارەسەر نەک بە نیەتی بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی حیزبی کە من هەڵبژاردن ئەگەر بەرژەوەندی منی تیابێەوە بتوانم دەسەڵاتی خۆمی پێنوێکەمەوە بیکەم ئەگەر پێچوانەکەی بوو نەیکەم و مبەڕیراتی چۆنەڵێ نایاسایی بۆ بهێنمەوە ئەوەی لە کوردستان بەو شێوەیە بوو بەڵام من دوو ملاحەزەی خێرا لەسەر نامەکە پێم خۆشە بیڵێم یەکەم بە پێی یاسا دەسەڵاتی دیاریکردنی ڕۆژ هی سەرۆکی هەرێم بۆ ئەو کەسەی بە شەرعی سەرۆکی هەرێمە بەڵام لە یاسا ئەخیرەکەی دراوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم لێرە بە شێوەیەکی مەتاسی 3 مانگی داناوە بریا ڕۆژەکەی تەحدید بکردایە بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆن ڕێی خۆیان لەسەر ئەو ڕۆژە بدایە لانی کەم کە ئەو دەڵێ 3 مانگ بە ئەخیر ڕۆژی 3 مانگەکە بووایە بۆ شتەکە بە مەتاتی نەمایەت و دووهەم بە هیچ شێوەیەک ناوی هەڵبژاردنەکەی نەهێناوە مەبەستی چه هەڵبژاردنێکە هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانە هەڵبژاردنی سەرۆکی هەرێمی کوردستانە قسەکەم لێرە لەوەیە بە فعلی بەڵێ ئەو سێ هەڵبژاردنە دەبێ بکرێ بەڵام ئەوەی کە داوای ئێمەیە و ئەوەی کە ڕوانگەی سیاسی و تەسەوری سیاسی ئێمەیە بۆ حل لە هەرێمی کوردستانەوە بۆ گێڕانەوەی کۆمەڵێک دەستکەوت بۆ میلەتەکەمان لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی لە ڕووی پێکەوەژیان لە ناو هەرێمی کوردستان و تەوازوناتی سیاسیە مەفروض بوو یا چۆنەڵێ باز لەوە بکرێ کە بە فعلی دەبێت دەستگای سەرۆکایەتی هەرێم لە هەرێمی کوردستانە هەڵوەشێتەوە چکە مبەڕیری نەماوە و ئێمە لێرە شتێکمان نەبێ بە ناوی هەڵبژاردن بۆ ئەو کەسەی کە ناوی سەرۆکی هەرێمە چونکە دوجار دەرکەوت ئەو کەسەیە ئەو موسسەی لە هەرێمی کوردستان ناوی سەرۆکایەتی لێنراوە وەکو ضرورەتێکی نیشتیمانی نەبووە توازونێکی حیزبی بۆ محاسسە بووە لە بینی یەکێتی و پارتیە ئەو لەوێ سەرۆکی عێراق بۆ حیسە یەکێتی بێ و لێرە شتێک داتاشن بۆ پارتی دیموکراتی کوردستان و بارزانی کە سەرۆکی هەرێم بێ لە نەتیجە لە ڕووی داراییەوە بودجەیەکی خەیاڵی کەوت لەسەر هەرێمی کوردستان و لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی بوو بە مای موسیبەت و نەهامەتی بۆ هەرێمی کوردستان چ موسسەکە و چ ئەو کەسەی تەمسیلی ئەو موسسەیە کرد لە ماوە یاسایەکەی خۆیان و لە ماوە نایاسایەکەی خۆشیە بۆیە بەڕاستی زۆر ضرورە ئەو نامێ ورکەینەوە بۆ ئەوەی تەحدیدی ڕۆژی انتخاباتی تیا بکرێ و بۆ ئەوەشی بەڕاستی ئێمە فشارێکی سیاسی تر دروستکەین بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان شتێک نەمێنێ بە ناوی سەرۆکایەتی هەرێم لەو ڕۆژەی ئەو موسسەیە بە فعلی نەماوە و کەسەکە نەماوە بە فشاری کۆمەڵگەی نێودەوڵەتی بە فشاری ناخۆیی ئەگەر کوردستان هەنگاوێک لانی کەم نەچوبێتە پێشەوە ئەوەی تر بەرەو دواوە نەگەڕاوەتەوە چکە بەڕاستی خۆتن زانین هەموو ڕۆژێک لە سەردەمی بارزانانی ئەجگەل لەوەی کە کورسەکە بوو بمای کێشە لێدوانەکانی نەشارەزایی و بێسەلیقەیی ئەو کەسایەتیە لە ڕووی سیاسی و لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ کێشەکانی پەیوەندیدار بە هەرێمی کوردستان لەسەر ئاستی ئیقلیمی لەسەر ئاستی بەغدا لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی کێشەی ڕۆژانە و قەیرانی گەورەی بۆ دروستەکردن. سپاس دەکەم ئەگەر بچینە هەولێر لای کاک چالاک دیارە بەڵێ
دواتر دەگەڕێنەوە لای کاک چالاک کاک کاوژین بەڕێزت وتت ئەمە لەژێر فشاری ناوخۆیی بوو لەگەڵ فشاری دەرەکی خواستێکیەوە نەبوو یاخود خەڵک ڕەنگە بپرسێ بۆچی بۆ نمونە هێزێکی وەکو پارتی مەسەلەن لەگەڵ هێزەکە چەند هێزێکی ترە مەسەلەن ئامادە نەبوون کەلەیەکی یانزە هەڵبژاردن بکەن بۆ دوایان خست بۆ ماوەی ساڵێک بەڵام ئێستا دەیانوێت هەڵبژاردنێکی پێشوەخت ئەنجام بدرێت لە نەتیجەیە ئێمە دەبێت کۆمەڵی قسە بکەین ینی ئەو زانیاریانە کە هەبوون ڕەنگە لە پێش قۆناغی 16 ئۆکتۆبەریشە ئەو ئێمە ئاگداریمان هەبێت تەسەورێکی وا هەبوو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەنجامدان یا ئەنجام نەدانی هەڵبژاردنە کێشەیەکی ئەوتۆی نەبێ چونکە پارتی پێی وابوو دۆخەکە بە کۆمیسیۆنەوە و بە هەڵبژاردن و بە واقعیش ژێر دەسەڵاتی خۆی و بە ئەو سامان و کلیلەکانی دەسەڵات کە لای خۆیەتی پێی وا بۆ گەر هەڵبژاردن بکرێت دەسەڵاتی زیانەکە کەم ناکرێت بۆیە ڕەنگە وەکو جەزایەکی سیاسی وەکو پاداشتێک بۆ هەندێک لایانی تر ئەو ئیتفاقی ئەوە کردبێت کە ئەگەر چۆنەڵێ هەنێ مەکاسیبی تر بە هەڵوێستی هەندێک لایەن بەدەست هێنابێ ئەم ئەگەر پرۆسەیەک دواشی خازەرەری لێنەکە ڕەنگە لە ڕوویەکی ترەوە مەکسەبێکی سیاسی لێ ئەوە بکە ئێستاش خوێندنەوەیەکی ترمان هەیە بەڕاستی کە باز لەوە دەکرێت ئێستا ڕەنگە یەکێکی تر لەو دافعانەی کەوای کردبێ پارتی دیموکراتی کوردستان بیەوێ هەڵبژاردن بکەوە هەڵبژاردن لە وادەیەکی نزیکا بکە پێی وایە ئەحراجیەک لە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەیە بە تایبەتی بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ئەمە لەلایەکی ترەوە ئێستا لە کۆمیسیۆنی هەڵبژاردننی بەغدا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردن لە بەغدا بە هیچ شێوەیەک نوێنەری پارتی دیموکراتی کوردستانی لێ نەماوە کە پێشتر لە دەورەکانی پێشوا جگە لەوەی نوێنەری پارتی لێبوو نوێنەرەکەشیان سەرۆکی کۆمیسیۆن بوو ڕەنگە بیانێ بە زووترین کات بۆ ئەوەی ئەگەر سبینێ تەحەدیەک یا چۆنەڵێ گرفتێکی گەورە بۆ کۆمیسیۆن لەسەر ئاستی عراق دروست بکرێ پێش ئەوەی ئەو قەزیە بکرێ ئەمان هەڵبژاردنێک بکەن بۆ شێوەی کە کۆمەڵی ئامانجی پێ بپێکن یەکەم وەکووتمان گرێوێکی لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێبەرنەوە کە ڕەنگە تا ئێستاش لەژێر فشاری میدیای پارتیە یا لەژێر کۆمەڵی مەسائلی تری تایبەت بە کەرکووک و ناوچەکانی دەوروبەری کەرکووک و دووس خوورمات و ئەوانە یەکێتی هەندێک ئەحراجی لە هەڵوێستیا هەبێ کە پێیان وابێ ئەمە کاریگەری لە دەنگدەری یەکێتی کردووە بەڵام لە نەتیجە ئێمە دەبێ یەک دووشت بڵین ئەم دەسەڵاتە تەقلیدیی لە هەرێمی کوردستان هەیە تا ئێستا نەیویستووە هەڵبژاردن بە شێوەیەکی یاسایی خۆی لە هەرێمی کوردستان بڕواوە بنەما زانستیەکانی خۆی تیابێ هەڵبژاردننی وەکو گەمەیەکی سیاسی و حیزبی لێ کردووە ئەمە یەکێ لەو دەرئەنجامانەی کە ئەم واقعە پێمانەڵێ دەرئەنجامی دووەم کە بەڕاستی دەبێ ئێمە 100 جاری تریش دووبارەی کەینەوە تەحەدا دەکەین بە هەموو کۆمەڵگە بێ یا لیژنەیەکی مختص بێ بە هەموو فشار بە هەموو لێدوان و تەسریح و مواقیف و بەیاننامە و ڕاگەیاندراوەکانی ئێمەیە ئەو بەرەی کە دژایەتی پرۆسەی ڕیفراندۆممانە کرد دژایەتی ئەم سیاسەتە چەوتەی دەسەڵاتداران و هاوپەیمانەکانیانمان کرد بە تایبەتی لە قۆناغی پێش 16 ئۆکتۆبەر هەموو ئەوەی ئێستا ڕوودەدا هەموو ئەو پێشبینیانە بوو کە ئەم بەرە سیاسی کە کۆمەڵی ئیسلامی کوردستانی تیابوو پێشبینی کردبوو وەخستێ ڕوو بۆ ناخۆ بۆ دەرەوە دەرکەوت کە بەڕاستی ئەوەی ئێوە دەیکەن یاریکردنە بەچی بە چارەنووسی سیاسی بە لایانی نەتەوەی و نیشتیمانی ئەم گەلە کە دەیان ساڵە شۆڕشەکە بۆچی بۆ ئەوەی قوارەیەکی سیاسی تایبەت بە خۆی هەبێ خاوەن سەروەری بێ دەرکەو هەموو پێشبینیەکانی ئێمە کە خەڵکێکی تر مزایدەیە کردوە لە کەسایەتی سیاسی ئێمەی پێدا ئەوەی ئێمە هەموو ڕاست دەرچوو تۆ سەیری کە بزانە چی ڕوویدا یعنی ئێمە وتمان کاکە هیچ پرۆسەیەکی ئاواگەشی نابێ بەبێ موسانەدەی یاسایی بکرێ بەبێ پێکهاتنی لایەنە سیاسیەکان بکرێت ئەمان بازیان بەسەر و هەموو ئەوەیاندا هیچ حسابێکیان بۆ هیچ ڕێیەکی ناوخۆیی نەکرد پاشان بۆ ڕێی هەرێمی و عێراق نەکرد پاشان بۆ ڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچ حسابێکیان نەکرد بۆ سەیرەکەی هەموو ئەمانە هاتە دی کەواتە ئەمە چی ئەسەلمێنێ ئەوە ئەسەلمێنێ کە بەڕاستی ئەو بیر و بۆچوونە سیاسی کە ئێمەمانان خسمانە ڕووەکو کۆمەڵی ئیسلامی وەکو هەندێک لایەنی تر ئەمە ئەنجامەکەیەتی 100% هاتە دی بۆیە بەڕاستی ئێمە پێویستە ئێستاش نەچۆ بچێ و تا ڕۆژێ زووتر بێ ئەوە باشترە چکە هەڵبژاردن بە تەسەوری ئێمە بە مەرجێک هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ کۆمەڵی بنەمای تیابێ هەڵبژاردن نەک لە پێناوی هەڵبژاردنە وەکو هەڵبژاردنەکانی پێشوو ئەبێ بە کلیلی چارەسەر بۆ کێشەکانی ناوخۆی هەرێم هو بۆ کێشەی بینی هەرێم و بەغدا بەڵام ئەوە چ زۆر هەڵبژاردنێک ئێستا چ زۆر هەڵبژاردنێک دەبێتە بە چارەسەری کێشەکان یاخود ئەو هەڵبژاردنەی کێوە دەتانەوێت جیاوازنی لەگەڵ ئەو هەڵبژاردنێک لە سەڵات داران دەیانەوێت
بەتەکی جیاوازی هەیە بەس نیوە دێڕی قسەکانی پێشوم تاوکەم کە دەڵێم دەبێت بە کلیلی چارەسەری کێشەکانی ناوخۆی هەرێم و کێشەی بینی هەرێم و ناوەند ئەوەیە ئێستا بەرپرسانی بەغدا بەرپرسانی حکوومەتی عێراقی بە تایبەتیش حەیدەر عەبادی دەڵێ من پێشوازی لە هیچ هێزێکی سیاسی ناکەم لەگەڵ وەفدی هیچ هێزێکی سیاسی دانانیشم و لەگەڵ ئامادەم لەگەڵ حکوومەتێکی نیشتیمانیە دابنیشم کە تەمسیلی هەموو لایەنەکان بکە ئەم حکوومەتە تەمسیلی ئەتوانین بڵێن تەمسیلی حەقیقی هەموو لایەنەکان ناکەوە بە مەواقیف و سیاسەتەکان و هەنگاوەکانی لە ڕابردوودا سەلماندی کە بەڕاستی ئەو حکوومەتێکە بەداشەقە ڕوا حکوومەتێکە لەسەر یەک پێ ئەڕوا و تەوازونی تێکچووە و بەڕاستی حکوومەتی هەمووان نییە بۆیە کە دەڵێن کلیلی چارەسەری کێشەکانی نێوان ناوەند و هەرێمیشە هەڵبژارنەکە ئەگەر بکرێن نەخشەیەکی سیاسی لێرە دایکە بێت مەفروزە دەسەڵاتێکی ئەوانەی کە متمانەی خەڵک بەدەستێنن بە هاوبەشی دروست بکرێ و بچێت لە بەغدا دانیشێ بەپێی ئەو واقعی کە هەیە دانوستان بکاوە چۆنە لە شتەکانی دوور بێت لە کۆبوونەوە داخراوەکان و لە مزایدەی سیاسی چونکە بەڕاستی تا ئەم دەقیقەیەشی لەگەڵ بێ خەڵکانێک هەن دوو بەرەی سیاسیمان هەیە لە هەرێمی کوردستان بەرەیەکێ ئیشەکە شەو ڕۆژ ئیشەکە بە فشار بێ بە مواقفی سیاسی بێ بە مقاطعی سیاسی بێ بۆی ئەو میلەتە لە میحنەت ڕازی بێ بەرەیەکی تریشمان هێشتا لە کەیف و سەفای خۆی نەکەوتووە ئیشەکە بۆشی بۆ ئەم دەسەڵاتە لە نقمبوون ڕزگاری بێ خۆ ئەو جموجۆڵە سیاسی کە ئەبینین ئێستا ئەم هەموو حیلەی کە دەسەڵاتدارانی تەقلیدی لە هەرێم ئەیکەن و خەڵکێکی تریکا بەڕاستی بۆشی بۆ ئەو دەسەڵاتە ئەوە بێ لە کاتێکە ئێمە دەمانەوێت معادلەی پێش و پێچوانەکەینەوە سەردەمی پێش و پێش 16 ئۆکتۆبەر خەڵک سەری لە قوڕن درابوو بەڵام ئەم دەسەڵاتە لە کەیف و سەفای خۆیان بوو ئێستا هەوڵەکان بوو ئەوەی ئەمە پێچوانە بکرێتەوە دەسەڵاتێکی شەرعیمان بێ دەسەڵاتێک بێ هەموو ئیمتیازەکان نەبا بۆ خۆی ئیمتیازەکان لای میلەت بێ بەڵام سیرەکەی لە ناخۆشان ڕێگرلەوە هەیە ئەوەی کە جەنابەت باسێکی چیوە ئەکات کە ئێمە هەڵبژاردنێکمانە بێ ئێمە ئەتوانین بڵێن هەر لە ڕووی شەفەییەوە ئێستا بیڵێن پێویستمان بە نەخشە ڕێگایەکێ بۆچی ینی بەچی ئەم هەڵبژاردنە ئێمە دەتوانین پێ بڵێن پاک و بێگەر یەکەم ئەوەی بەڕاستی ساناترین شت بریتە لەو تۆماری دەنگدەرانە کە پڕێتی لە چۆنە لێ وەکو شتێک بۆگەنی دێ بەڕاستی وەکو چۆن تۆ خواردنێک دەهێنی ئەم خواردنە ئەکسپایر بووە بۆ نمونە سەدان هەزار ناوی تیا کە دەبوتیانە بن یعنی دەتوانم زۆر بە یەقینی من مەسئولم لەم قسەی خۆم کە لێرە دەیکەم ئەو ناوە زیادانەی کە لەو 3 ملیۆن و تقریبان 4 ملیۆنەی لیستی دەنگدەرانی هەرێمی کوردستانە هەیە دەتوانین بڵێن لە سەر و 500,000ەوە یعنی ئەوەی کە تایەتی پێویستە تیا نەبێت لە ڕووی یاساییەوە لە 500,000 کەمتر نییە لە 500,000 زیاترە لە بینی 500,000 بۆ ملیۆنێک ناوە تۆ ساختەکەواتە زیاتر لە ئەزان چۆنە ئەم ناوانەی کە مەفروزە بەما هەر نەڵین بڵێن بە معنا ساختە ینی تعریفمان بۆ ساختە چییە کۆمەڵی حەقل هەیە کە نابێ ئەم ناوانە هەبن لە ناو تۆماری دەنگدەرانە بۆ نمونە ناوی ئەوانەی کە دووبارن کۆمەڵی منتیقەمان هەیە دەیان هەزار ناو هەیە دووبارەیە مەسەلەن تۆ ئێستا ناوی ئەوەی کە ئێمە بیستمانە ناوی مەخمور بۆن وەکو قەزایەک لە هەولێری ژێ و یعنی دوو جار ئەمانە دەتوانن لە انتخابات ها دەنگ بن بۆ نمونە لە چەمچەماڵ و کۆمەڵە منتیقەکە ئەم ناوانە لە کەرکووکەن لە کەلار هەزاران ناوی تر هەیە کە ڕەنگە لە شوێنی لە خانەقین و لە شوێنی تر هەبێ ناو هەیە مردووەکان کاکە ئێمە بەپێی ئەو داتا سەرەتایی کە هەیە لە 2001 تا 2007 نزیکی 250,000 ناو هەیە کە وفاتیان کردووە کە ڕێژەی وفات کرا و زۆر زیاترە لەوە لە هەرێمی کوردستانە بەڵام بەپێی ئەو بەڵگانەی کە هەن 440 ناوی سڕاوەتەوە باشە زیاتر لە چەند ناو مثلەن ئەمەی کە ڕیفراندۆمی پێکرا زیاتر لە نزیکی زیاتر لە 115,000 کەسی تا بووە موالیدی 2000 بووە یعنی بۆی هەبوو لە 2018 دەنگ با و لە 2007 بەشداری ڕیفراندۆمی کردووە یخۆی ئەمە ینی تا ئەم دقیقێژ ئەم ناوانە بە نایاسایی لە ناو لیستی تۆماری دەنگدەرانان لە سەروونەوە ساڵەوە بەپێی داتایە کە لای ئێمە 41,899 کەس ئەوەی کە تایەتی لەو لیستە ناوی ینی موالیدی لە سەروونەوە ساڵیەوەی لە هەرێمی کوردستانە معدلی عمر چەندێکە کاکە ئەگەر کەسێک نەوە تێپەڕێنێ یان نزیکی سەبێتەوە هەموو کەناڵەکان چن مقابلەیەکەن ئەو پیرێژنە بە ڕێزەی کە لە هەڵەبجە بوو من خۆم لە 4-5 کەناڵەوە بینم کە چون مقابلەیان کردوەکو دیاردەیەکی دەگمەن معقولە تۆ لە هەرێمێکی 3 ملیۆن دەنگدەری هەبێ بۆ هەموو تەزویراتەوە نزیکی زیاتر لە 40,000 کەس لە سەروونەوە ساڵەوە بێ کە ئێمە ئازانین زۆرینەی زۆری ئەوانەی کە وفات دەکەن معدلی عمر لە هەفتاکانە مەگەر چۆن هەبگاتە 18 ناوی لە یەک چوو زیاتر لە 95,000 96,000 ناوی تایە کە زۆرینەی زۆری معلوماتەکانیان یەکە ئەمانە پێویستە هەموو پاک بکرێنەوە خاڵێکی تر ئەوەیە ئەم کاگنێچیرەوان بارزانیە کە داوا کا لە پەرلەمانی کوردستان
ڕۆژی هەڵبژاردن دیاریکە دەبێت داوا بکات لەو دەستگایانەی کە تا ئێستا هیچ حسابێ بۆ کۆمیسیۆن ناکەن وەکو وەزارەتی پێشمەرگە وەکو وەزارەتی ناوخۆ وەکو ئەنجومەنی ئاسایش کە هەرسێکیان ئێستا لای حیزبەکەی خۆین جوابی نامەکانی کۆمیسیۆن بنەوە ئەوان داوا دەکەن ناوی دەنگدەرانی تایبەتیان بنێ تۆ زیاتر لە 184,000 دەنگدەری تایبەتت تێ تا ئەم دقیقەیە چەند جار کتابیان بۆ ناردن جوابیان ناونەتەوە ئێخۆ ئەمانە دەبێ ئەوە بکرێ خاڵێکی تر بەڕاستی دەبێ یعنی ئێمە داوامان کردووە و مەرجی کۆمەڵگەی نێودەوڵەتیشە کە ئەبێت چاوی لەسەر ئەم هەڵبژار نەبێ و ئێمە من شخصی خۆم لە چەندین دانیشتنی تایبەتیشا لەگەڵ خوبەرای ئەژنەبیا کردومانە داوامان لێکردوون لە ڕێی خۆیانەوە فشار بکەن بۆ ئەوی بە مباشر سەرپەرشتی پرۆسەکە بکە ئێمە ناڵێن شتێک لە سیادەی هەرێم یا لە دەسەڵاتەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنی هەرێم کەم بێتەوە بەڵام دەبێت جیهەتێکی معتەرەف لە ڕووی نێودەوڵەتیەوە وەکو UN دام و دەستگا و ڕێکخراو پەیوەندیدارەکانی سەر بە UN سەرپەرشتی ئەم پرۆسەیە بکەن بۆ ئەی پرۆسەکە جیاوازێکی ئەگەر UN سەرپەرشتی بکات و لێرەش طبعاً ئەگەری کۆمیسیۆن سەرپەرشتی بکات ئەمە پێچوانە یەکترینین کاک حەکیم تۆ ئەم UN بەتایبەتی ئەو کۆمەڵگانەی کە ئەکەونە قەیرانێکەوە UN ڕۆڵی گەورەی هەیە تیانە لە دروستکردنەوەی نەخشەی سیاسیە ئێمە وڵاتێکین لە هەموو ناحیەکانەوە دارماوین لە ڕووی سیاسی دارماین لە ڕووی ئابووری دارماین پێویستمان بەڕاستی بەوەیە چۆن عێراق لە دوای ڕوخانی ڕژێم ئەغزەر ئیبراهیمی چووە عێراق چووە ئەفغانستان چووە کۆمەڵە وڵاتی تر ئەوانەی کە نیزامیان تیا دەڕوخا ئێستا ئێمە لە بێنیزامیا دەژین ئێستا ئێمە بەڕاستی وڵاتێکین ئەبێت لە سفرەوە دەست پێ بکەینەوە پێویستمان بە کۆمەڵگەی نێودەوڵەتیە بێن چی بکەن بێن ئەم هەڵبژاردنەی کە دەکرێت سەرپەرشتی بکەن بۆ ئەی هەڵبژاردنێکی بێتەعن بێ هەڵبژاردنێک بێ بە معایری دەولی بکرێ بەڕاستی بەسە ئەمارە تۆپیوانە هێندێتە ڕێی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستان لەلایەن یەکێتی و پارتیەوە بۆچی بۆ ئەوەی تەمەنیان ساڵێکی تر درێژ بێتەوە پاشان یەک شتی تر کە لە ڕووی لۆجستیەوە بەڕێی من ڕوبەڕووی کۆمیسیۆن دەبێتەوە ئەم کۆمیسیۆنە مەفروزە چاو لە کۆمیسیۆنەکەی تەنیشتی خۆی بکاکە لە بەغا یعنی کۆمەڵی ڕێکاری گرتوۆتە بەر بۆ نمونە هەر لەم تعدیلی یاسایی هەڵبژاردنی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بۆ نمونە بڕیار درا هەڵبژاردنی تایبەت و گشتی لە یەک ڕۆژابێ ئەمە هەنگایەکی بوێرانەیە یعنی بەڕاستی ئەمە بۆ نمونە سندوقی زیرەکی داناوە بۆ نمونە بایۆمەتری کردووە ئەی باشە تۆ هەرێمی کوردستان زروفی ئەمنیت زروفی ئابووریت زروفی سیاسی لەبارتر بووە لە عێراق لە زۆر شوێنی تر لە عێراقا بۆ نەتوانیە ئەوە بکەیت یعنی مەفروزە ئەم کۆمیسیۆنە هەستێت کۆمەڵی ئیجراعاتی دەولی حکومەتی هەرێم لە نامەکەیە ناڵێت ئێمە ئامادەی هەموو هاوکاریەکین و بۆچی بۆ ئێوە بە پێی پێوەرە یاسایی نێودەوڵەتیەکان هەڵبژاردن لێ فەرموو ئەوە ئەرزوەوە گەس وەرە کۆمەڵی گرێبەستی گەورە بکەن لە بواری چیا تۆش سندوقی زیرەک بێنە کۆمەڵی ئیجراعاتێک کە ڕەنگە ئێستا ئێمە لێرە نتوانین باسی بکەین لەگەڵ کۆمەڵی کۆمپانیانی نێودەوڵەتی خاوەنسمعی متەخەسیسا بۆچی بۆ ئەوی ئێمە هەڵبژاردنێکی پاکین ئێمە ئەم هەڵبژاردنە بە پاکی بکەین بەڕاستی عەدالەتێکمان بۆ دێنێتە دی لە نەخشەی سیاسیە کاک حەکیم ئێمە هەڵبژاردنمان کردووە بەس عەدالەتمان نەبووە لە نەخشەی سیاسیە بۆچی لەبەرەوەی ئێستا بەپێی ئەو ژمارانی کە ئێمە دەیخوێنینەوە ئێستا دراسەیەکەین بۆچی بۆ ئەوەی لانی کەم تاعنەکانی خۆمان لە لیستی تۆماری دەنگدەرانە بخەینە ڕوو لە پرۆژەیەەکە سیراعمان ئێستا لە هەرێمی کوردستان ئەگەر ئاوا هەڵبژاردن بێ لەسەر 70 کورسی بۆ 75 کورسیە بۆچی لەبەر ئەوەی ئەو هەموو تەزویرەی تایە ئەم هەم تەزویرە خۆی من نەمان کردووە ئەو جیهاتانی سەرپەرشتی وەزعەکەیان کردووە زیاد لە 25 ساڵە ئەوانە لێ بەرپرسن بە مەسلحەتی ئەوانە شکاوەتەوە بۆچین 35 کورسی ساختەیە لانی کەم ئەوە خەڵکی خۆیان دەڵێن بڕۆ ئەو لیژنانی کە پێشتر لە پەرلەمان دروست کراوە ئەوانەی پێشتر لە حیزبی دەسەڵات بوون خۆیان باسیەکەن زیاتر لە کورسەکانی پەرلەمان 111 تۆ یانزەکەی کەمایەتەکان لێ دەرکە کە ڕەنگە ئەوەش خۆی بۆ خۆی کۆمەڵە قسە هەڵگرێ بەڵام ئەو سەتەی کەیت بۆ ئێمە بۆ قوارە سیاسی گشتیەکان لە هەرێمی کوردستانە بەڕاستی دەتوانین بڵێن زیاد کاکە هەر ئەی ئەو مردووانە 250,000 کەس کە ئەویش دیسانەوە خەلەلی تایە هەموو ئەو ناوانەی تیانە کە لە محکەمە و لە دادگاکانە بۆن منە کەسێکی مردووە بە تەبیعی لە ماڵەوە چووە بە دوو شاید لە محکەمە کوژانوێتەوە نەچۆتە توبعەدلی گومان دەکرێت ئەم 250,000 هەموو ئەوانەیە بن کە لە چوونەتە توبعەدلی ئێخۆ هەموو مردوەکان ئێمە نەچوونەتە توبعەدلی من هەر لەو ناوانەی کە وەزارەتی تەندروستی ناردوێتی بۆ کۆمیسیۆن بە دوای دوو ناوی کەسی خۆما گەڕام کە لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووە مردناوی هیچیانی تیانە بووە ئێکەواتە هەزاران و دەیان هەزاری تر هەیە کە گومانەکرێ ئەمانە هێشتا ناویان تۆمار نەکرابێ چونکە ئەساسەن تۆمارەکە زۆربەی بەدەستنووس بووە زۆربەی مەسەلەن مەلەفی هەڵۆشاو بووە مەلەفێکی چۆن داتابەیسێکی زانستیانە نەبووە ناوی هەر کەسێ مردبێ لە هەرێمی کوردستانە ئەوە کرابێ هەر ئەو 250,000 بگرین ئەو 250,000 چەند کورسیەکە زیاتر لە بۆ 15 کورسیەکە
اینجا نایی دووبارە ئەی دەنگدانی تایبەت ئەی ئەم هەموو تەزویراتەی کە بە پاسەکرا زەلام هەبوو ئەوچێتی کاکە من مەسەلەن 50 دەنگم داوە خۆی ئاشکرای کردو لە ریفراندۆمەکەشا بەڕاستی ئەومان دواتر بەڵێ بەڕێزان ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتانەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. بسيط نية آخر بسيط نية وای سال بازارەکان لە برنجی محمود نەماوە ناوەکەکەی لە دەستداوە. بەزێت نییە شێپوریا کاکە ئێمە چاوەڕێی تۆین. باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە. ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزانکە کە هاوژنەگە بگەرم و لای بەڕێز پێش ناوبڕەکە بەڕێستان زۆر جەختان لەسەر مەسلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران کردەوە باست لەوە کرد کە زیاتر لە 500,000 بڵێن ناوی دووبارە و ناوی لێکچوومردوان لە تۆماری دەنگدەران هەیە. کۆمیسیۆنی هەڵبژاردننی هەرێم دەتوانێت ئەمە بکات یاخود ئیرادەیەکێ بۆ ئەمە بکرێگەرەمەنەکە یا هەڵبژاردن دەتوانێت کێشەکان چارەسەر بکات؟ زای خۆی کۆمیسیۆن لە ماوەی ڕابردووە پەیڕۆیەکی پەسەند کرد بە پێو دەسەڵاتی هەیەی لە ڕووی یاساییەوە بۆ بژاردەکردنی و پاکردنەوەی لیستی تۆماری دەنگدەران. شتەکان خاڵەکان خاڵی جوانی تایە بەڵام دوجار ئێمە ناتوانین بە دەرکردنی پەیڕەوێک یەکسەر قەنەعەت بە هەموو ئەنجامەکان بکەین چونکە لە هەرێمی کوردستان ئێمە یاسامان هەبووە هیچ حسابێکی بۆ نەکراوە
یاسای زۆر گەورەتر کە خۆ دەزانی یاسا لەسەر و نیظامیشەوەی ئەو نیظامی کە کۆمیسیۆن دەری کردو ئەگەرچی لە ڕووی نووسراوە لە ڕووینەوە کۆمەڵێ تەوەری باشی تیابێەوە دەستی خسبێتە سەر کۆمەڵێک کەلێنی گەورە لەناو پرۆسەی پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە بەڵام مەرجدارە بەوەی تا چەندێک ئیرادەیەکی فعلی هەیە و ئیرادەیەکی سادقانە هەیە بۆ پاکردنەوە ئەو ئیرادەیە دەبینی بەڕێز لارێم کوردستان ئەم دقیقەیە ناتوانین من ئێمە قسەکەمان لەسەر چییە قسەکەمان لەسەرەوەی ئەوانەی کە کلیلەکانی دەسەڵاتیان بەدەستەوەی لە هەرێمی کوردستان تا ئێستا ڕاستگۆ نەبوون کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و حەقیقی و کارا بکرێت کە ئەمانە هەموو بنەمای علمی هەر هەڵبژاردنێکن یانی چکە هەڵبژاردن نابێت لە پێناوی هەڵبژاردن بکرێت وەگەر ناخۆ لەژێر سایی بەعسەکانی سووریا و لەژێر سایی بەعسی عێراق و لەژێر سایی دەسەڵاتی حوسنی موبارەک و علی عەبدوڵڵاه ساڵح و معەمەر خەزافی خۆ ئەم شتانەش دەکراوە هەموو لە سانەوەتیان هێنا خۆ هەڵبژاردنیش هەبوو بەڵام گرنگ ئەوەیە تۆ هەڵبژاردنێککە ئەکەی ئەم هەڵبژاردنە کارایی هەبێ نەتیجەی هەبێ گۆڕانکاری لە پرۆسەی سیاسی فەرمانڕەوایی دروست بکە ئەمە بەڕاستی من شخصی خۆم هیوام وایە ئەم دەسەڵاتە ئەوەندە ینی پەندی وەرگرتوێ دەرسی وەربگرێت جارێکی تر یاری بە مستەقبەلی ئەم میلەتە نەکات چونکە بەڕاستی هەر کارتێک کەیسوێتی ڕای کێشەیە کاتێک بووە بەسەر خۆی و میلەتی شکاوەتەوە بە تایبەتی کە نەیویستۆ بە شێوەیەکی سادقانەوە بکە ئێمە وەکو ئیسلامی پێمان وایە موفق بوونمان لە ڕووی سیاسی لە ڕووی هەر ئیشێک یا ئیدارەدانی هەر مەشروعێک کە بمانەوێ ڕازگۆییمانە لەگەڵ خوا و لەگەڵ ئەو خەڵکەیە ئێستا بۆ ئێمە باز لەوە دەکەین وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە زۆرێک تێبینیمان سادقانە خستە ڕوو بۆ لایەنە سیاسیەکان لە کۆبوونەوەی پێنج قۆڵی بۆ دەسەڵاتداران لە ئەعلامە بۆ خەڵکی کە هەمووی هاتەدی معناوە نیە ئێمە مەطبەخی سیاسیمان زۆر بەقوترە لە یەکێتی لە پارتی لە زۆر هێزیتر بەڵام بە فعلی ئێمە نەمانویست درۆ بکەین لەگەڵ خەڵکی خۆمانە ئێمە عەقیدەمان وایە بڕوامان وایە ئێمە بە سادقانە ئیشکەن خۆی پەروەردگار خۆی موفەقیەتمان بۆ نێرێ ئینسان بەر ئەنجامی سادقی خۆی ئیشی باشش نێتەوە لە دنیا ئەمە میکانیزمە دنیایەکانیش ئاوایە تۆ ناتوانانی ئەم یعنی بەڕاستی تۆ هەرێمی کوردستان بگرێ ئەم دەسەڵاتی کە ئیدارەیەکە ڕۆژ بە ڕۆژ بۆ منە کۆمەڵێ شتێنن تعبیر ناکات لە سادقی لە پرۆسی بەڕێوەبرنی وڵاتە بۆ منە لە ساڵی ڕابردووە لە مانگی بڵێن ئەم ساڵی کە ڕووی باسی پرۆسی بایۆمەتری موچە خۆرانیانە کرد ئەنجامەکەی چی بوو یەک ساڵ فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان لە چاڕوانیان شتۆ کردی دوای درۆیان لەگەڵکردن چەند پرۆسی تری ئاوایان کرد چەند وعدیاندا بە خەڵک ئەوە بکە تازە بە تازەیەنە لە وڵاکە کە پرۆسەی بایۆمەتری خەڵکێکی زۆری ئاشکرا کرد دووموچە هەیە بەڵام ئەمانە بە یاسایی دووموچە وەرەگرن ئەبێ یعنی دیسانەوە چۆن ئەڵێ قسەیەکی زۆر باشە بەس نابەجێ کە ئێستا دروست بوو کە بەرەزوتە بۆ نمونە وەزارەتی پێشمەرگ تا ئێستا وەزارەتی بۆ نمونە بڵێن ئەنجومەنی ئاسایشی هەرێم وەزارەتی ناوخۆ ئامادەنیە وەڵامی کۆمیسیۆن داتوو لەسەر پاکردنەوەی تۆماری دەنگدەرە نێو ئیرادەیە دروست نەبوو یاخۆ ئەو ئیرادە دەبێت لای کێیە مەسەلەن ئەزانی ئەم دەسەڵاتە کە دەسەڵاتێکی شەرعی نییە لە هەرێمی کوردستان هەڵقوڵاوی بیر و بۆچوون و چاڕوانەکانی خەڵک نییە هەڵقوڵای ناو خەڵک نییە یا ئێمە کە دەڵێن دەبێ هەڵبژاردن نەتیجەیەکی عادیلانە لە پرۆسی سیاسی و دابشکاری سیاسی لە هەرێم با بەدەستەوە مەسەلەکە ئەوەیە ئێمە هەڵبژاردن نەتیجەیەکی ساختی بۆیان بەدەستەوە چونکە دوو جۆر ساختەکاریمان هەبووە من ئەمەم لە زۆر شوێنی تر وتووە هەڵبژاردنێک کە بۆ نمونە پێشوەخت سەدان هەزار بندیوارت هەبووە تۆ ئەمانە وات کردووە زیمەیانە کڕیوە ئەمە تەزویرێکی ناڕاستەوخۆیە بۆچی بۆ ئەوەی تۆ پێگەی سیاسی خۆت بە شێوەیەکی ناشەرعی و ناسایی لەسەر حسابی کۆی میلەت ئەوە بکەیت دوایەوە تەزویری ڕاستەخۆمان هەبووە کە لە کاتی بەڕێژوونی پرۆسەکەیە دەنگدان بوو بێ تەزویری ڕقم بوو بێ هەر شتێکی تر کراوە بۆیە بەڕاستی ئەم دەسەڵاتە ئێمە گومانمان وایە ئامادە نییە دەستبەرداری کۆمەڵی ناتەواوی خۆی بێ بۆچی چونکە مانەوەی بەسراوە بۆ ئەساسە ناشەرعی کە هەیەی بۆ نمونە بەو دەیان 1100 بندیواری کە کردوێتی خاوەن مەسلحەتن لەگەڵیان خۆیان باشە زانن ئەمانە ئەگەر ئەو مەسلحەتیان بۆ دابین نەکەن لە شەو ڕۆژێکە ئینتیمایان لێ دەگەڕنەوە خەڵکی مەسلحەت چی خەڵکی بەرژەوەند خواست خاوەن موقف و خاوەن مەبدە نییە یەکسەر ئینتیمای خۆی ئەگۆڕێ لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر چونکە ئەمانە پەروەردەی دەستی خۆیان یعنی خەڵکانێکیان پەروەردە کردووە لەسەر ئەساسی ئەوە بۆیە بەڕاستی ئێمە هەموو هەنگاوێکیان بە گومانەوە سیر دەکەین بۆیە داوا ئەکەین جهەتی سێم هەبێ نەکە لە پرۆسی هەڵبژاردنە ئێستا وەرە ڕاپرسێ بکە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئێمە ئەومان نەخولقانوە ئێمە تەحزیرماندا بۆیە ڕوونەدا ڕاپرسیە بکە بڵێ کاکە چەند کەس بۆ مەسەلەی خزمەتگوزاریەکان بۆ مەسەلەی شایستەدارایەکانی خۆی هاوڵاتی ئاسایی پرسیاری لێ بکرێت چەند کەستان متمانەتان بە حکوومەتی ناوەن زیاترە سەرپەرشتی ئەو واقعەتان بکە یا حکوومەتی هەرێم ئەگەر زۆرینەی زۆری نەهێنا
ئەو کاتە تۆ بڵێکا کە لە ڕووی ڕێی سیاسیەوە نەت پێکاوە بیرۆچوونەکانت هەموو هەڵەبوو بۆچی لەبەرەوە بەڕاستی ئەم دەسەڵاتە نەهاتۆ شتێک بکات بە خێر و خۆشی ئەو خەڵکە تاڵ باش ئێستا پێشەوەی بێنە ناو ستۆدیۆوە باز لەوە دەکرێت کە کوالیتی کۆنتترۆڵی دەواازە سنووریەکان سەر ڕە ئەم هەموو شتێت لەوەی خەڵک ڕاپەڕێ خەڵک لیان هەسێ بێتە سەرجادە پەرلەمانتارێک ئاشکرای دەکات کە ئەو کۆمپانیانەی کە ئیشی کوالیتی کۆنتترۆلیان پێدەستپێرێ لە دەواازە سنووریەکان کۆمپانیەکانی سەر بە یەکێتی و پارتین لە 20,000 و 30,000ەوە کە ئۆکو ڕسومات وەرگیراوە لە بەرامبەر پشکنینە هەموو کراوە بە زیاد لە 150,000 یعنی 6 بەرامبەر و 7 بەرامبەر ئەم پارانە زیاد دەکرێت بۆیە سەیرەکەی ئەم دەسەڵاتە لەوەیان نییە کە لەوەیان نەماوە تۆ گومانی خێری پێبەری لەوەیان نەماوە جارێکی تر وەکو سەدان جاری تر متمانەی خۆتی پێبەخشیتەوە چونکە بەڕاستی ئێمە عیبارەتێکی جوانمانێ قاعدەیە کە دەڵێ وەشەهیدە شاهید من ئەهلیها ئێمە ئەم دەسەڵاتەوە ئێمە نییە شەرمەزارمان کردو خۆیان شەرمەزار کردووە ڕۆژانە لە کەناڵەکانی بەڕێستانەوە لە کەناڵەکانی ترەوە ئەم مەسئولی یەکێتیە ئەو مەسئولەی تری یەکێتی ڕسواکە کە چەندێک گەندەڵی کردووە کە چەندێک پارەی دزیوە ئەم مەسئولی پارتی لە میدیای سێبەرە مەلەفێ لەسەر مەسئولەکەی تری پارتی بڵاوکاتەوە کە چەند ڤێلای هەیە چەند مستەفید بووە بەڕاستی ینی ئەمە قسەیەک نییە من کردبێتم گەیشتە ئەوەی خۆیان یەکتری شەرمەزارەکەن خۆیان گەندەڵەکان یەکتری بۆیە لەوەیان نەماون ئەمانە جارێکی تر تۆ بێ متمانێکیان پێ بدەیتەوە مافی هێزەکان و ئەو خەڵکەیە بێ چۆن ئەڵێ بێ ئەو دەسەڵاتیان بە شێوەیەکی دیموکراسیانە بە شێوەیەکی سەلیسانە و ئاشتیانە لێوە بگرێتەوە بەر لەوەی کار بگاتە ئەوەی کە کار لە کار بترازێ لە دەسەڵاتی هێزەکان یەکو کۆمەڵ و گۆڕانیشانەمێنێ واقعێک بێتە کایەوە کە ڕەنگە خەڵکی تر لێ مستەفید بێ نەک هێزە سیاسەکان دەتوانرێت بە فشاری لایەنە سیاسەکە مەسەرەن تۆماری دەنگدەران پاک بکرێت و هەڵبژاردنێک بکرێت کە نەتیجەی هەبێ بۆ ئایندە بێتە مای چارەسەرکردنی کێشەکانی هەرێم وڵات ئەزین چۆنە ئێمە هەموو معادلەی هەرێم نین ئێمە زۆر فشاری ترمان کردووە ڕەنگە ئەوان بە حکمی ئەوەی کلیلی هێزانی کە تا ئێستا بە حەقیقی لایەن ماوە لە هەرێمی کوردستان زۆر جار حسابیان بۆ ڕێی لایەنە سیاسی نایارەکان کردووە و نە بۆ ڕێی شەقامیش حسابیان کردووە بۆیە ئێمە بەڕاستی بۆ زامنکردنی ئەو داواکاریانی خۆمان دیسانەوە داوای ئەوە دەکەین کۆمەلگەی نێودەوڵەتی بێ بە مباشر سەرپەرشتی بە ڕێوچوونی پرۆسی هەڵبژاردن و بنیانانەوەی نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان بکە چونکە ئێمە لەگەڵ تەرەفێک کاتێککەوتین ناکری ئەم تەرەفە هەم خۆی حەکەم بێ هەم خەسمیش بێ هەم حاکم بێ و هەم ناری سیاسی شت بێ ئێمە ئێستا لەگەڵ ئەم جەماعەتی هاوا تێکەوتوین ئەمانە وەکو باوکی میلەت مامەڵیان نەکردووە خۆی دەسەڵات وەکو چۆنە لە وەکو گەورەی میلەتە ئەبێ سەیری هەموو هێزەکان بکا بە یەک چاو سەیری ئەو کە بەڵام ئەم دەسەڵاتە وای نەکردووە ئەم دەسەڵاتە وەکو باوکێک بووە کە ڕۆژێ لە ڕۆژان خەمی خەڵکەکانی خۆی نەبووە کوڕێکی کە گوێڕایەڵی بوو بێ بۆ نمونە هەرچێکی پێوت بێ کردبێتی هەموو سەرۆت و سامانەکەی یاوە بۆ بەڵامێکێکی تری ژەگەرتێتی باوە ئەمە غەڵەتە ئەوەی کردووە یعنی ئەوەی کە حکوومەتی هەرێم کردوێتی لەگەڵ هێزە سیاسەکانی ترە لەگەڵ شعبە لەگەڵ میلەتە بەڕاستی ئەگەر باوکێک بیکردا لەگەڵ مناڵەکانی خۆیان لێ هەڵەگەڕان زۆر باشە ئەو لایەنی کە بەڕێزت وتت پێش مەسەرەن 16 ئۆکتۆبەر ڕێکەوتنیان هەبوو بۆ دواخستنی هەڵبژاردنەکان کە تقریبان سێ لایەنێک هەبوون کە لە پەرلەمان پرۆژیانە بۆ دواخستنی هەڵبژاردنەکان دیارێک نییە تەوقیتە ناکۆکی لێ ناکەوێتەوە لە نێوانیاندا ڕەنگە بەس پارتی لەگەڵ دابێت بۆ نمونە لایەنەکانی تر لەگەڵ دانابێت ناکۆکیان لە ناو دروست ناکرێت خۆی بەتەکید ناکۆکی ئەزین چۆنە مەسلەی ئینکاریکردنی انتخابات ڕەنگە هەندێک هێزەگە لە ژێری شۆ ئیشیان بۆ کردبێ بەڵام بە ئاشکرا ناتواننەوە بڵێن یعنی ئەو هێزانی کە گومانیان لێ دەکرێت بۆ نمونە کە حەز بە ئەنجام نەدانی هەڵبژاردن بکەن لەژێر هەر بار و زروفێکە خۆیان نتوانن بە ئاشکرا ئەوە بڵێن ینی ڕۆژان ڕەنگە لە وتەبێژەکانیانەوە زیاد لە خەڵکی تر ببیستێ کە داوای هەڵبژاردن نەکەی بەس کە ئەچیتە ڕێکارە فعلەکان بۆ نمونە تۆ وەرەقەی دەستی نوێنەرەکانیان لە کۆمیسیۆن دەخوێنیتەوە یا بۆ نمونە لەگەڵ مەکتەبی هەڵبژاردنەکانیانە کە سەودا و مامەڵە دەکەی یا قسە دەکەی یا ڕەئی وەرەگری تا چەندێک ئەمانە ئەوەن کاکە هێزی گەورە هەبووە لەم هەرێمی کوردستانەیە تا پێش 16 ئۆکتۆبەریش تا هەموو وادەکانی کۆمیسیۆن دیاری کردبوو بۆ تەقدیمی لیستێک پاڵێورای دیاری نەکردبوو ئەمە دەلالە لە چیەکە دەلالە لەوەکە عسابی ساردە دەمێکە ئیتیفاقی کردووە کە بۆ ئەوەی هەڵبژاردن نەکرێ ئەساسەن ڕەنگە هەندێکی لاقرتەی بە هەوڵەکانی کۆمەڵ و غێری کۆمەڵ هاتبێ کە خۆیان مشەوەش کردبوو بۆی هەڵبژاردن لە یەکی 11 بکرێ لیستمانەوە کرێ خۆ ئەم قسانەکە کە بە ئێمە وتراوە هێزەیە ڕەنگە ئامادەنەوەی هەر لەگەڵمان دانیشێ هەوڵی پێکەوەیمان هەبێ بۆچی بۆ ئەوەی ئیش بکەین نوێنەرەکانمان لە کۆمیسیۆن کە پێشتر بە تەوافق چوونەتە ئەوێ باشە ئیشێک بکەن بۆ ئەوەی هەڵبژاردنێکی فعال و پاک و بێگەر بکرێ ئەمە دەلالە لە چیەکە دەلالە لەوە کە کۆمەڵێ تا ئێستاشی لەگەڵ بێ کۆمەڵێ هێز لە سزای جەماوەرە ترسن نانێ هەڵبژاردن بکرێ بەڵام ڕەنگە بە فعلی نەمنیش و نەتۆژ ئەویان لێ نەبیستین
کە بێن لەسەر شاشەکانەوە دژایەتی و پرۆژێ. بەڕێزت پێشتر باس لەوە ڕەنگەمە ئەم دیاریکردنی هەڵبژاردنە پەیوەندی بە فشاری دەرەکیەوە بێەوەی کە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێشتر داوای کرد بوو کە لە ساڵی 2010 هەڵبژاردن بکرێ. بەڵام هیچی تر هەیە لە پشت دەم نامەوە ینی بۆ پارتی کە ئێستا مەسەلەن باز دەوەرکی کە ڕاوێژی مەسەلەن بە تەنانەت بە یەکێتیش نەکردووە لە دیاریکردنی مەسەلەن ئەو نامەی کە بۆ پەرلەمان نێدراوە. چی لە پشت دەم نامەوەیت چی لێکاینە چیرەڤان ئەوە کە نووسراوە دەڵێ دوای سەردانیمان بۆ لای زۆربەی لایەنە سیاسەکانی کوردستان ئەوەی کە لە عیبارەتەکان ئەوەیە سەردانیکردنیان و تاوتۆکردنی دۆخی سیاسی کوردستان و ضرورەتی پاراستنی یەکریزی ناوخۆیی و زەمینەسازی بۆ هەڵبژاردنەکان بەو ئەنجامە گەیشتین کە گەڕانەوە بۆ دەسەڵاتی گەل و ئەنجامدانی هەڵبژاردن باشترین بژاردەیە تا ئاخری ڕستەکە. ئەمە لێرە ئەوە ڕادەگەیەنێ کە ئەوەیان کردووە یعنی بەفعلی ئەوەی کە استیشارە بە ئێمە کرابێەوە ئەگەر مباشریش نەبوو بێت داوامە لە نەکرابێ یا لە کۆبنەوە سیاسیەکانە داکرێت ئێمە بە ڕوون ڕاشکاوی ڕێی خۆمان وتووە. اینجا ئێمە چاوەڕێکن لە ڕۆژانی داهاتووە بزانین ئەگەر کەسێک لایەنێک یعنی ئێمە پرۆسی سیاسی ممارەسە ئەکەین بەڕاستی یعنی بە توڵێکە دەزانین ئەم هێزە سیاسی مەبەستێتی لەگەڵ هەڵبژاردن بێیان نا چونکە ڕەنگە هەندێک مەسجی سیاسی هەبێ ئەو خەڵکانەی کە ممارەسەی کاری سیاسیەکەن لە مەسجەکان تێبگەن یا لە مەبەستەکانی پشت هەر لێ دوان هەڵوێستێک تێبگەن. ئاماژەیەک هەیە بۆی کەم پێشخراوە بوو لەگەڵ هەڵبژاردننی عێراق نەکرێ هیچ شتێک دەخوێنێتەوە لەمە دەخوێنرێتەوە خۆی لە ڕووی پێک چۆنەڵێ پێکەوە ئەنجامدانی هەڵبژاردنەکانی کوردستان و عێراق گرفتی گەورەی هەیە هەتا گرفتی یاساییشیە چکە لە ڕووی یاساییەوە دەبێت کۆمسیۆنی کوردستان بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2014 دەبێت کۆمسیۆنی خۆمان سەرپەرشتی هەڵبژاردنەکانی هەرێم بکە واتە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم یعنی نەک جیهەتێکی تر. پەرلەمانی عێراقی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەکە لەسەر تاسەری هەرێمی کوردستانیشە بەڵام وەکو هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەنجومەنی محافەزە و پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم ئەگەر بکرێ کە ئیشەڵا ناکرێ و ئەو دەستگای هەڵەوشێتەوە ئیجماعێکی سیاسی بەڵکو لەسەر دروست بێ ئەمانە مافی یاسایی کۆمیسیۆنی کوردستانە بکرێ و کێشەی تریش هەیە ڕەنگە ئیستیعابی تاکی عێراقی و تاکی کوردیەوە نەبێتەوە لە یەک کاتا چێ بۆ 5 لیستکەنیم چەکراون دەنگ با بۆ لیستەکەش و بۆ لیستی دڵخوازی خۆیەوە بۆ پاڵێورای دڵخوازی بەڵام هەندێک خەڵک ئێستا خوێندنەوەی بۆ هەیە بۆ نمونە پارتیژ لە کۆمیسیۆنەکەی عێراق لە دەستی سەرۆکایەتی کۆمیسیۆنی عێراق نەماوە بۆیە دەیەوێت هەڵبژاردننی کوردستان پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام دریت پەیوەندی بە مەسەلەیەشەوە وەڵا شتێکی تەمانوەکو ئەو خوێندنەوە سیاسیەش هەیە من پێشتریش باسم کرد کە ڕەنگە تەنانەت ئێستا هەندێک معلومە باز لەوە دەکەن کە هەوڵێک هەبێت لە بەغدا بۆ هەڵۆشانەوەی ئەم کۆمیسیۆنی کوردستانیش یعنی شتێکی من بەڕاستی هێشتا نەگەیشتومەتە ئەو ینی ئەسڵی خەبەرەکە تا چەندێک مزداقێتی هەیە ڕەنگە کە ئێستا پارتی دموکراتی کوردستان و وجودی لە ئەنجومەنی کۆمیسیارانی بەغدایە نەماوە ترسی ئەوەی هەبێت کە هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستان بە سەرپەرشتی جار هەڵبژاردنێکی ناوخۆیی بێ یا عێراقی بێ بە سەرپەرشتی ئەوە بکرێەوە کۆمیسیۆنی کوردستان هەڵبوەشێتەوە. ئەمانە هەموو ئەزانین چۆنە من یەقینم هەیە ئەگەر پارتی دموکراتی کوردستان بە بەرژەوەندی خۆی نەزانیە ئەم هەڵبژاردنە بکە بەڕاستی مارە تۆپی زۆری هەنا سەر ڕێگاکەوە عقبەی زۆر بۆ دروستە کرد وەکۆی چۆن لە پێشترە ئەویان کرد کە مەبەستیان بۆ ڕیفراندۆم بکرێ حوتی حوزەیران بڕیارەکە درا لە کەمپە حیزبیەکە لە دیوەخانە حیزبیەکە بەڵام بۆ ڕۆژی دواتر دیوانی سەرۆکایەتی هەرێم کۆمیسیۆنی کۆکردەوە و هەر لەویا 6 ملیۆن دۆلاری وەکو دەستپێک یا پیان بۆی یەکسەر نەوەستن چن ئیشەکانیان بکەن بەڵام ئەو هەڵبژاردنە داماوەی کە مزایدەیان پێوە کردووەکی 11یان بۆ دیاری کرد ئێستاشی لەگەڵ بێ دینارێکی بۆ دیاری نەکرا کە بەحساب لە یەک کۆبوونەوەی بڕیار لە هەردووکیان درا. بۆیە بەڕاستی من قەناعەتم وایە سەرباری گوشارێنە دەوڵەتەکان پارتی ڕەنگە بە بەرژەوەندی سیاسی خۆشی بزانێ بۆچی لەم دۆخەیە ئینتقامێک بێ لە باڵێکی ناوێکێتی بەرژەوەندی ودا لەم دۆخێ. من پێشتر باسی ئەوم کرد ینی خوێندنەوەکان بۆ ئەوە دەچن ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەردەم هەندێک هەڵوێستی چۆنەڵێ سلبیایە لەلایەنجەماوداوەکانی 16 ئۆکتۆبەر بەڵێ و پارتی پێی وایە ڕەنگە گەر هەڵبژاردن بکرێ کۆمەڵی ئەنجامی تریشی پێبێکێ بەرژەوەندی سیاسی تری بۆ مسۆگەرکە بۆیە جگە لە فشارەکان ئەوە هیچ پامێکی تێدایە بۆ ئەو سەبان کە بازدا خۆپیشاندانی مەدەنی دەکرێت یاخود ئەو هەوڵانێکە پێشتر باسییان لە حکومەتی کاتی دەکرد هیچ پامێکی تێدای و نامەیە ئەوەی کە هەیە ئێمە
وەکو شوناس و وەکو تەبیعەت و ڕەفتار و بیرکردنەوەی ئەم هێزە دەسەڵاتدارانە بینیومانە هەر کاتێک فشاری جەماوەری خەریکە دەگاتە حاڵەتی تەقینەوە یا فشاری هێزە سیاسیەکان و جەماوەر هێزە سیاسی نەیارەکان و جەماوەر خەریکە لە یەک دەدەن جوڵانەوەیەکی سەرتاسەری فعلی وەکو تەقینەوە ئەوە دەبێ یەن کۆمەڵێک شت هەڵدەنە ناو ساحەکەەوە بۆچی بۆ ئەوەی ئاڕاستەی خەڵک بگۆڕن و یا خەڵکێک یا هێزە سیاسیەکان لە هەندێک موقیف سارکەنەوە لە دوێنێەوە تا ئێستا ئیعلانی ڕۆژی بڵێن ئەم نامەیە کراوە بۆ دیاریکردنی وادە ئینتیخابات کە ئەمە ڕەنگە وەکو دەرچەیەکی سیاسی سیر بکرێ ئەمە لە لایەکلایەکی تر ئیعلانکردنی لیستی موچە ئەمە خۆی بۆ خۆی ڕەنگە کاریگەریەکی ڕاستە خەڵک متمانەی نەماوە بەم دەسەڵاتە بەڵام لانی کەم لەلا شعوری هەندێک کەسا یا لەسەر دەرونی هەندێک کەس کاریگەری بەجێ دەیەڵێ بۆ کەمکردنەوەی فشار زۆر بە کورتی وەکو کۆمەڵی ئیسلامی دەتانەوێت پێش ئەم هەڵبژاردنە لیستەکە پاک بکرێتەوە تۆماری دەنگدەرە اینجا هەڵبژاردنەکە بکرێت بەڵێ ئێمە دەمانەوەی هەڵبژاردن بکرێت بەڵام هەڵبژاردنێکی کارە معنای ئەوە نییە ئەگەر هەڵبژاردن ئاواش کرا ئێمە چۆنەڵێ ئەو هەڵبژاردنە ڕەتەکەینەوە چونکە بەڕاستی ئێمە پێمان وایە هەڵبژاردن وەکو میکانیزمێکی دیموکراسی ئەگەر هەندێک کەم و کورتیشی تیاوێ زۆر باشترە لەوەی کە ئێمە بەڕاستی بۆ میکانیزمێکی چۆنەڵێ نادیموکراسی بگەڕێنەوە وەکۆی خەڵکی تر بۆی گەڕاوەتەوە و لە هەڵبژاردنەکانی پێشوشا سەر ڕایدەیان و سەدان تەعنمان لەسەر پرۆسەی ئینتیخابات ئێمە ناچار ئەترافمان پێ کردووە بۆ ئەوەمان پێ باشترە لەوەی کە خوا نەخواستە دۆخێکی نادیموکراسی و نائاشتیانە لە هەرێمی زۆر سپاس بۆ بەرز هاوژن عومەر بەرپرسینەوەی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروە زۆر سوپاسیش بۆ بەڕێز کاک چالاک مەوەندیز ئەندامی جیهانی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان کە بەڕێزیان وا بڕیار بوو لە هەولێرەوە لەگەڵمان بێ زۆر داوای لێبوورین لە بەڕێزیان دەکەین کە بەڕێزیان لە ستودیۆ ئامادە بوون ئێمە بۆی گرفتی ئینتەرنێتەوە نەمانتوانی بەڕێزیان وەربگرین دووبارە داوای لێبوورن لە کاک چالاک مەوەندیز ئەندامی جیهانی نیشتمانی بزوتنەوەی گۆڕان دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتەمانە